ڕۆسەی خوێندن بۆ ساڵی 2016 کە نزیکەی مانگێکی ماوە بە کۆمەڵێک کێشەی پەروەردەیی ڕوو لە دەرگاکانی قوتابخانەکان دەکات. یەکێتی مامۆستایانی کوردستان لەو بارەیەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان گرێدا و باسییان لە کێشەی موچەی مامۆستایان و خراپی گوزەرانی ساڵی تازەی خوێندن کردەوە کە مەترسی ئەوە دەکرێت پرۆسەی خوێندنی ئەم ساڵ زۆر دژوارتر بێت لە ساڵی ڕابردوو، چونکە مامۆستایان بەردەوام ناڕەزایەتی بەرامبەر کەمی موچەکانیان دەردەبڕن و یەکێتی مامۆستایانیش داوای هەڵوێست وەرگرتنی سەرتاسەری دەکەن. مەکتەبی تەنفیزی یەکێتی مامۆستایانی کوردستان لە کۆبوونەوەی ئاسایی خۆیدا گفتوگۆی چڕوبڕ لەسەر ژیانی گوزرانی مامۆستایان بەتایبەت دوای جێبەجێکردنی سیستەمی پاشکەوتکردن کە جێگەی داخە دوور لە هەڵوێست و ڕایەکێتی مامۆستایانی کوردستان پەیدەکرا. زۆر پێویستە حکوومەت تاکو 1/9/2016 بەدەم ئەم داواکاریە و داخوازیانە بێت، ئەگەر ناچار دەبین هەڵوێستی تند و سەرتاسەری بنوێنین. داواکاریەکانمان پێداچوونەوە بە خشتەی پاشکەوتنی موچە لەگەڵ بارودۆخی ئیستا بژەوی ژیانی مامۆستایان بگونجێت، هەر لە باخچەی ساوانەوە تا زانکۆکان، هەروەها مامۆستایانی گرێ بەچش بگرێتەوە. 2. پاشکەوتنی موچە شوێنی دیاری بکرێت لە بانک، هەر ژمارەیەکی تایبەت بۆ مامۆستا دامنێت. 3. پێدانی موچە لە ژێر هیچ پاسایەک دوان نەخرێت، ماوەی 30 ڕۆژ تەواو موچەکە بدرێت. 4. بچاوکردنی بارودۆخی مامۆستایانی خانەنشین لە پەیدانی موچە. 5. بایخدان بە کرێی وانەبێژ پێدانی لە کاتی و ساتی خۆیدا بەتایبەتی لە ئیسەدا هەردوو وزاتی پەروەردە خوێندی باڵا زۆر پێویستی بۆ بابەتەیە. ئەندامێکی یەکێتی مامۆستایان دەڵێت بۆ ساڵی نوێی خوێندن تا ئێستا هیچ پەرتووکێک چاپ نەکراوە و لە کاتێکدا لە ساڵانی ڕابردوودا بۆ مانگی حەوت تەواوی پەرتووک و چاپی نوێ ئامادە دەکرا کە زیاتر لە 1200 ناونیشانە. هەروەها ئاماژە بەوەش دەکات ئەگەر حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بەهانای پرۆسەی خوێندن نێن، ئەوە مەترسی پەککەوتنی تەواوی پرۆسەی خوێندن لە ئارادایە. بەنسبەت وەزارەتی پەروەردە زەختترین کێشەی ئەوەیە ئیمساڵ هیچ پلانێکی دانەناوە. هەموو ساڵێ لە مانگی حەوتەوە چاپ هەموو کتابەکان چاپ کراوە کە زیاتر لە 1200 عینوانە، بەڵام ئیمساڵ یەک عینوان چاپ نەکراوە و مەسلەی گواستنەوە، مەسلەی گرێبەست، ئەمانە هەمووی ئەکرا پار، ئیمساڵ هیچی نەکراوە. بۆیە وەزارەتی پەروەردە بەڕاستی پلانی نییە و پار ساڵ زیاتر لە 30,000 قوتابی وازی هێناوە، 12,000 مۆڵەتی مامۆستا هەبووە کە ئیمساڵ مۆڵەتی مامۆستا ئەوانەشە تا ئیسە ڕاگرتراوە کە 2 ساڵیشە بە خانەنشین حساب نییە، بەڵام سەرجەم وەزارەتەکانی تر 5 ساڵ و خانەنشینە کە کتاب تەبع نەکردێ و کە تەنەقولات نەبێ و گرێبەست نەبێ و موچە ئەوها بەو شێوەیە بێ و ڕوبع موچە بێت و وەزعەکە بەو شێوەیە و حکوومەت بەڵێنەکانی هیچی جێبەجێ نەکردبێ، حتمەن پرۆسەی پەروەردە ئەم ساڵ خۆی ئۆتۆماتیکیان بەو شێوەیە بێ پەکی ئەخەوێ و ئۆباڵەکەشی لەسەر لە مل حکوومەتی هەرێم. بە پێی زانیاریەکان لە پرۆسەی خوێندنی 2015 بۆ 2016 زیاتر لە 195,000 قوتابی دەرنەچوونە و نزیکەی 30,000 قوتابی وازی لە خوێندن هێناوە و 12,000 مۆڵەتی مامۆستاش بوونی هەبووە. ئەمەش سەرەڕای کێشەی قوتابخانەکان کە نزیکەی 3100 قوتابخانە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە، لە کاتێکدا 46 قوتابخانە لە قوڕ دروست کراون کە زۆربیان لە هەولێر و دهۆکن، 134 قوتابخانەش لە کابینە دروست کراون. وێڕای نەبوونی کەلوپەلی خوێندن و کەمی مامۆستایان لە پارێزگاکانی هەرێم. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.